ئەو بەڕێزانەی کەوا لە وڵاتانی ئەوروپیدان خۆزگا متارەبگاتە دەستیان و دەژگای ئینشاءڵڵا ئەو کەسانی کە لە وڵاتی ئەمریکان لە بەریتانیان لە سویدن لە نەرویژن لە هەر وڵاتێکن کورد لە هەموو شوێنێک هەیە لە هیندستانەوە تا دەچێت سین و فڵان شوێن ئەم میلەتی کوردەی موسڵمانەی بۆ چووە توخوا ئاگادار بن با سەفەرەکەتان بۆ بانگەوازیش بێ دەتوانن بە ڕەوشتە جوانەکان بە ئەخلاقی جوان ڕاستگۆیی دەستپاکی وعدی ڕاست بەباڵێنی بەمانە بڵێن ئێمە موسڵمانین بە ئاشکرا نوێش بکە برام مەترسە نوێژەکەت بکە خوا دەتپارێزێ والله چەند جار خوای گەورە بەهۆی یەک سەربازی موسڵمانەوە دینی خۆی گەیاندۆتە شوێنێک لە جەنگی نێوانی هەردوو کۆریادا ئەگەر جەنابتان لەبیرتان بێت جەنگی نێوانی هەردوو کۆریا کە ڕوویدا نەتەوەی گرتوەکان هێزی فرەڕەگە زینار بۆ نێوانیان بۆی جەنگەکە هیچ کەیەکتردا نەپڵۆسن لەناو ئەو هێزە فرەڕەگەزانەی نەتەوەی گرتوەکاندا سەربازێکی تورک هەبوو بە ناوی خواجە ئەفەندی ئەم پیاوە سەربازە تورکە موسڵمان بوو بە ئاشکرا هەر پێنج فەرزەکە نوێژی دەکرد یان ئەگە بۆی بگونجایە قەس و جەمعی دەکرد کابرایەکی خەڵکی کۆریا تا ئەو دەقەیە لە هەردوو کۆریادا یەک تاقە موسڵمانی لێ نەبووە سەیری ئەم پیاوە دەکا و ئەم عیبادەتە و ئەم سوزدە بردن و دەست بەرزکردنەوە و پاڕانەوە لێ پرسێتوە چی ئەڵێ موسڵمانم دەتخوا بزانم ئیسلام چییە باسی دینی بۆ دەکا ئەم پیاوە موسڵمان دەبێت و ناوی خۆی دەکەن بە عومەر لە خۆشەویستی حەزەتی عومەر لە ڕێی ئەو پیاوە ماوە منداڵەکەشی موسڵمان دەبێت لە ڕێی ئەوە ئیسلام چۆن ناو کۆریاوە جاری وایە تۆ دەتوانی لە یەک شارە برای عەزیزم کە لە ئەوروپای بۆ هەر سنێتێک چووی ئەی بۆ بانگەوازیش نەکەی بەڵام بەداخەوم زۆر جا دەبیستم خەڵکی کوردی ئێمە لە وڵاتی ئەوروپیدا ئێستا سیقەشیان پێ ناکەن ژنەکەی تەلاق دەدا ئەچێت لە دادگا لە ژنەکەم جیابوومەوە پرسیش بە مامۆستا دەکەم مامۆستا لە شەرع تۆ بڵێ تەلاقم کەوتووە خۆ من لە ئێمە لە تەلاقم نەداوە ئەکا کە بۆ ئەمەت کردووە وڵات فێڵدە و حکومەتی وڵاتەکە دەکەم بۆی هەردووکمان معاشمان هەبێ تخوا وەرەجا ئەوجا چای بە موسڵمانی وەک تۆ بکەوی ئیسلامیشی بە چاو ناشرین نەبێ ئەزانی چەند گوناحە پارە لە بانک وەردەگرێت دێنێتەوە بێرە وەکو ئاشمەش دەیخوا ئەڵە خۆ تازە وڵاتی بێگانەی لە ئیسرائیلیش ئەو فێڵە بکەی حرامە چونکە ئەو متمانەی داوە بە تۆ ئەو لجوئی داویتێ ئەوڵە هاوڵاتی منی لەسەرت بەجوابە بە هیچ شێوەیەک نابێ غەشی لێ بکەی غەشی تۆ دوو جار غەشە چونکە غەشە لە ئیسلامەکەشت بەهۆی تۆ ئیسلام ناشرین دەبێت ئەبێ وعدی درۆ نەدەی ئەبێ دەستپاک بی دەبێ ڕاستگۆ بی